کۆی گشتی ڕووداوەکانی 6 مانگی پێشوو کە لە یەکی 2016 هەتا یەکی هەفتی 2016 کۆی گشتی ڕووداوەکان نوهەد ڕووداو بووە کە تیایدا لەم نوهەد ڕووداوە 16 کەسیان بەداخەوە زۆر بەداخەوە مردوونە و برینداربوونیشمان 121 کەس بووە. کۆی گشتی مۆڵەتەکانمان لە 6 مانگی ڕابردوو 791 مۆڵەت دەرهاتووە کەوا 325 مۆڵەتیان گشتی بووە و هەروها 450 مۆڵەتیان تایبەت بووە و 16 مۆڵەتیان ماتۆرسکیت بووە. دەتوانم بڵێم خراپی ڕێگەبانەکان 109 کاریگەری هەبووە لەسەر ڕووداوەکان لەبەر ئەوەی بەڕاستی ڕێگاکانمان بەهۆی هەبوونی ئەو تانکەر ئەو بیرە نەفتانە لە شارەکەمان و هەبوونی ئەو هەموو ژمارە زۆرەی تانکەر لە شارەکەم بە تەواوەتی جادەکانی تێکداوە و وێرانی کردو و هەروها خراپی ڕێگای هەولێر کۆیە کە ڕێگایکی عەسکەریە بۆتە هۆی زۆر ڕووداوەکانی هاتوچۆ.